ئیسرائیل چی لە جیهان دەشارێتەوە؟ ئەو بڕیارە گرنگە چییە کە لەم جەنگەدا دەری کردووە؟ جەنگەکەی ئەم جارە گۆڕانکاریەکی دیکەی بەخۆیەوە بینیوە. دەسەڵاتدارانی ئیسرائیل بڕیارێکی تۆندیان بەسەر ئاژانسە هەواڵە جیهانیەکاندا سەپاندووە و هەرمۆشەکی ئێران لە ئاسمانی تەل ئەبیب و شارەکانی دیکە بینرا. ڕاستەوخۆ دەبێت کامێرەکانیان بسوڕێن و ئاڕاستەکانیان پێچەوانەی هاتنی موشەکەکان گۆڕن و شوێنی بەرکەوتنیان بە هیچ شێوەیەک پیشان نەدەن. بەپێی زانیاریەکان، هێزە ئەمنیەکان و یەکەی سانسۆری سەربازی ئیسرائیل کۆمەڵێک مەرجیان بۆ میدیاکان دیاری کردووە و دەبێت دەست بەجێ دوای لێدانی زەنگی مەترسی کامێراکانیان ڕۆ ئاسمان یان ئاڕاستەیەکی بێلایەن بکەن تاوەکو دیمەنی تەقینەوە و دووکەڵ و شوێنی بەرکەوتن دەرنەکەوێت. میدیاکان ویان نیە ژمارەی وردی و موشەکانە بڵاو بکەنەوە کە بەرگری ئاسمانی تیان دەپەڕێنێت یان ئەوانی کە بەرزەوی دەکەون و نابێت ناوی شەقام و گەڕک و شوێنی دیاریکراوی بەرکەوتنەکە ئاشکرا بکرێت. تەنانەت دیمەنی وێرانکاری و شوێنی لێدرا و تەنها بە ڕەزامەندی لایەنی ئەمنی و پاش پشکنین دەتوانرێت بڵاو بکرێتەوە. ئەم بڕیارەی ئیسرائیل تەنها بۆ شاردنەوەی ڕاستیەکان نییە بەبێ هۆکار، بەڵکو بەشێکە لە سیاسەتی سەربازی و ئەمنی ئەو وڵاتە. لە ڕێی سەربازیەوە کاتێک لایەنی بەرامبەر واتە دوژمن موشک دەگرێتە ناوچەیەک، چاودێری میدیاکان دەکات. ئەگەر بە پەخشی ڕاستەوخۆ ببینێت موشەکەکە لە کوێکەوتۆتە خوارەوە، دەتوانێت بە موشکی داهاتوو ئامانجەکەی ورتە بپێشێت. ئیسرائیل شانازی بە سیستەمە بەرگری ئاسمانەکەیەوە دەکات. ئەگەر میدیاکان بە ڕاستەوخۆ دیمەنی کەوتنی موشەکەکان و شکستی سیستەمەکە لە بەرپەرشدانەوەیان پیشان بدەن، ئەوە هەیبەتی سەربازی و تەکنۆلۆژیای ئیسرائیل لە بەردەم دۆست و دوژمندا دەشکێت. هاوکات بینینی دیمەنی تەقینە و ئاگر و وێرانکاری لە ناو جەرگەی شەڕەکاندا بە شێوەی ڕاستەوخۆ ترس و دڵەڕاوکێکی گەورە لە نێو دانیشتوانی ئیسرائیل دروست دەکات و دەبێتە هۆی ڕووخانی ورەی خەڵکەکەی. ئیسرائیل دەیەوێت خۆی تاکە سەرچاوی زانیاری بێت و کاتێک ڕێگە بە میدیای جیهانی نەدات وێنەی ڕاستەوخۆ بگرن، ئەوە جیهان ناچار دەبێت تەنها پشت بەو ئامار و وێنانە ببەستێت کە سوپای ئیسرائیل خۆی بڵاویان دەکاتەوە. ئەمە ژوا دەکات هەمیشە زیانەکانی خۆیان کەم بکەنەوە و سەرکەوتنەکانیان گەورە بکەن. ئەم بڕیارە دەری دەخات کە ئیسرائیل جگە لە جەنگی سەربازی لە ناو جەنگێکی سەختی ڕاگەیاندندایە تا میدیاکان نەبنە چاوساغی دوژمن.